والله خوشكم دوو ڕۆژە ئەوەنە نەخۆشم ئەرە وەڵڵا و ڕۆهاتم بۆ لای دکتۆر بزانم چیم پێ دەڵێ بە چاوان تەلەفۆنت بۆ دەکەمەوە بە چاوان خوال لەگەڵ سەرتا چ بە خوشکم وەڵی چی بێ خوشکم ئەڵە پێویستمان بە فەحسی خوێنی مێردەکەتە ئەو نەهاتوە لەگەڵت نەوەڵڵا دڵەکەم چۆنی سەلامەت بی لیمۆ جان باشی چیەکەی لەکوێی وڵی لە ناوی شێبە دە باشە هەر ئێستا وەرە لۆکیشنە بۆ نێرم وەرە بۆ لای من دکتۆرەکان لە پێویستمان بە فەحسی خوێنی مێردەکەتە لیم چاوەکەم سەد ئیشمێنە عەزیزەکەم دەتێ بکە ئەو قسانە چیەیەکی منەڵم دکتۆر پێویستی بۆیە تو ئێستا بێ فەحسی خوێن بکەی لیمۆ جان بە دکتۆری بڵێ با ڕۆژە چیکە ڕۆژی تری چیەوە دکتۆر پێم بڵێ بێ ئێستا بێت ئەو قسانە چیەیەکی دەی هەر ئێستا لۆکیشنە بۆ نێرم وەرە لا حول ولا قوة إلا بالله وای لە دەستە تو کاکە لوکەشنی بینێ لەوە دە باشە دەی دڵەکەم خواحافیز چی بکەیت مێردی منیش وایە هەر وایس حاجم پیاو خواگیرم خواردۆ بەدەستیەوە ئێستا بوو من بەتەنیا لێرە بم کچێ من دوو دانە ڕۆژە نەخۆشم هەرنێ و تۆ چۆنیشی چی بکەرە بەخواوە نەخەم ساردە پیاو ئەرە وەڵڵا خەم لە هیچ شتێ ناخوا نا وەڵڵا پیاو بای دەرەوەی تر هەرەوە نا أنا عارف بيت جولي من ڕۆشتم خوشکم باشە گیانەکەم سەلامەتی باشیان بیاوتەوە تەقی بڵێ پارەکەیان گۆڕی بێت السلام عليكم ئاکە بەخورا و تەمام تەقی بەخێربێنەوە بەخێربێنەوە سەر چاو بەخێربێنەوە سەر چاو بەخێربێنەوە یا الله لە بازار ڕاوی کرد خوا بەڕاست کاکە جوان دانیشە کاکە تەواو قۆڕیدان گرمانە دینار بوو بە بێتن قسە خۆشمان لەگەڵ بوو قەیناکە کاکە بە چل گۆڕیمان ئای زۆر باشە دەبام نێک سەیری بۆرسە بکەم زانم چییە بزانە چەنە کاکە حەیدەر کاکە بێژن بوو بە سیونۆ سیونۆ هەزار لە خێرین بەڵام زیاتر دابەزە لێگەڕ با بیفرۆشین لێگەڕێ زیاتر دابەزە کاکە با بیفرۆشین دابەزێ برای من کاکە باشین بیفرۆشین براگیان واللهی زیاتر دابەزە کاک حەیدەر من مناڵی بازارم ئەزانم کاکە کاکە حەیدەر لێگەڕێ ڕاستە کاکای بێژن ئەڵا پێنسەی تراتە خوارە بوو بەسی وەشت و پێنسە باشین بیفرۆشین کاکە لە حەولەرە کاکە گیان کاکە پارەی منە ئەو کی پێ پارە چی تۆیە لا حول ولا کاکە کاک حەیدەر گیان توخوا یاری بە مێشکم مەکە برا کاکە پارەی خۆمە براشی تۆ کاکە نایفرۆشم کاک حەیدەر گیان لەم بەسی دووش نایفرۆشم کورە شەڕ مەگەنەرە وەڵا پێنسەی تر دابەسی بوو بەسی وەش با بڕێن کاکە کاکە بەس لێم گەڕێن برام بەس لێم گەڕێن کاکە ینی توخوا کاک ڕەشیدامە چێ تووشی منت کردو برا لا حول ولا قوة إلا کاکە بالله گیان تۆ سیقەت بە منە سیقم پێتە بەڵێ ئەی ئەمە چییە دوو دەقە جارێ بفرۆشەوە کاکە گیان مڵکی تۆ مڵکی منە مڵکی من مڵکی تۆیە فەرقمان نییە خوای گەورە ئەو پارە جوانەی داوا بە تۆ کە ئێستا لە لای منە بەڵام عەقڵی داوا بە من مەسەلەن پارەی داوا بە کاک ڕەشید پارەی داوا بە کاک حەیدەر بەڵام عەقڵی داوا بە من باشە بۆ خاتی خوا تو ئاگا لە دەمتە چیڵی یعنی کاتە نوکە حەیدەر بێعقڵین ناستەق لا حول ولا قوة کاکە مەبەستمەوە یعنی عەقڵی داوا بە کورە کاکە سەو مەسەلە دێ من نایفرۆشم و تەواو پارەی خۆمە ئەیکەمە ئەرە وەڵا مەکە کورە با باز لەو شەڕ و دەنگە بێنن ڕوبعێتری لێ بووە بوو بە 37 ڕوبعەکەم با بیفرۆشین کاکە هەستن بیفرۆشن کاکە کاکە باش شکۆ خۆتە زانی بازار چۆن من ڕەفیقێکی دۆلار فرۆشمە ئێستا تەلەفۆنی بۆ بکەم کاک ڕەزا بزانم ئەو چۆنەمانداتێ و چۆنە مەسەلە